دەچینە ئەم ماڵە لە قەزای بازیان. دوو منداڵی توشبووی ئۆتیزمیان هەیە. نورە تەمەنی 11 ساڵە و فرەجوڵەیە و تا ئێستا ناتوانێت قسە بکات. محەممەدیش تەمەنی 3 ساڵە و ناتوانێت قسە بکات و پێشی نەگرتووە. ئەم خێزانە ژیانیان بە سەختی بەڕێوە دەچێت. ئەوەی باوکی بە کرێکاری پەیدا دەکات بەشی خەرجی منداڵەکانی ناکات و پێویستیان بە هاوکاریە. ژیان زۆر زەحمەتە لەگەڵیان. خەومان نییە بە هیچ شێوەیە. ئەو کچەم هەر ناخەوێت. کوڕەکە چوارە خەوێت. ئیتر وەڵای ژیان زۆر سەختە. ئەمانەی لەو سەنتەرە وەریانگرن. ئێستا دکتۆرەڵێ ئۆتیزمە لیژنە بینیوێتی هەڵە بیرکۆڵە. ئەمانەی وەریانگرن لەو سەنتەرە. هەر 1-2 سەعاتیش تۆزە فێری شتیان کەن بۆ ئێمە هەر باشە. ئێستا من کێشەکەم وەیە کە وەریان نەگرن. ئەڵێ بێ ڕاپۆرتی پزیشکیت پێبێ. ئێمە ڕاپۆرتمان پێ بە بیرکۆڵ نووسراون. مناڵەکانم ئۆتیزمە من خۆم ئەزانم مەعاناتی مناڵەکانم چۆنە. من دایکیانم. هەموو تەسەڕوفاتێکیان مناڵی ئۆتیزمە. وەڵڵای اینجا خۆ بە شەو ناخەوێ بە ڕۆژە خەون. ئەم کچەکەم کە ئاخەوێت تا عەسر هەڵاستێ. بەس وەڵڵا ئەمایان هەر هاتوچۆ من تاسە پێشی نەگرتۆ کوڕەکەم. وەڵڵا پێی نەگرتۆڵە نێسکەنەرمەیەتی. لەسەر ئەرکی خێرخوازێک لێرە لە قەزای بازیان ئەم سەنتەرە بۆ شێندنەوەی منداڵانی توشبووی ئۆتیزم دروست کراوە و تا ئێستا ناوی 16 منداڵی توشبووی ئۆتیزم لە قەزاکە تۆمار کراوە. ئێستاش دڵنیام بە شوێنێکی وا گەورەی قەزای بازیان ژمارەیەکی زیاتر مناڵی لێیە چونکە ئێمە هەر تایبەت نییە بە قەزای بازیان هەموو شارۆچکەکان و گوندەکانی قەزای بازیان ئەتوانن سوودمەند بن لەم سەنتەرە. لە کاتی کردنەوەی سەنتەرەکەدا وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێم ڕایگەیاند لە هەرێمی کوردستان 3200 منداڵی توشبووی ئۆتیزم هەیە و 300 منداڵیان موچەیان بۆ دابین کراوە. لە هەوڵی ئەوەیان کە خۆمان یان کەرتی تایبەت یا پێکەوە لەسەر جەم قەزاکان توانین سەنتەری ئۆتیزم بکەینەوە. بەڕێوەبەرەکەی خۆمانمان لە سەیسایق ڕاست پاردووە کە دەستکا بە ئامادەکاری بۆ کردنەوەی سەنتەری ئۆتیزم لە سەیسایقیش کە 40 مناڵی ئۆتیزممان هەیە. تا ئێستا هۆکارەکانی توشبوون بە نەخۆشی ئۆتیزم بە وردی دیاری نەکراوە. هەندێک لە پزیشکان هۆکارەکەی بۆ گۆڕانکاریە ژینگەیەکان و هەندێکی تریشان بۆ حاڵەتی بۆماوەیی دەیگەڕێنەوە. بەپێی ئامارەکان ساڵانە لە هەرێمی کوردستان توشبوانی نەخۆشی ئۆتیزم ڕوو لە زیادبوون دەکات و حکوومەتی هەرێمی کوردستانیش ناچار بووە لە زۆربەی شار و شارۆچکەکان سەنتەر بۆ شێندنەوەی توشبوانی ئۆتیزم بکاتەوە. ڕێبازیوە کورسات نیوز قەزای بازیان سلێمانی.